زیاتر لە 10 ساڵە دەسەڵات لە هەرێمی کوردستان بە ناوی خێرانی داراییەوە هاوڵاتیان دەچەوسێنێتەوە بە تایبەتیش موچەخۆران کە دەیان موچەی بوو پاساوەوە نەداوە بۆم ساڵیش بەنیازە بەلای کەمەوە 2 موچە نەدات. ئابووری ناسێک دەڵێت شتێک بە ناوی قەیرانی داراوی نەبوونی پارە لە هەرێمی کوردستان بوونی نییە. خوازیارم حکوومەتی هەرێم 320 ملیاری بنێرێ بۆی نیەت پاکی حکوومەتی عێراق بزانە دەرەکەوی یاننا بۆی ئەو بیانوو نەدا بەدەستی و هەموو مانجێک ناردنی موچە و بودجەی هەرێمی کوردستانم بەستێتەوە بە ناردنی بە 120 ملیارەکە. من دەسەڵاتمە بێ لەبەری حکوومەت و وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەیانی زووتر نیە 3 دانە 120 ملیاریە نێرم بۆی بەرچاوڕوونی بداتە فەرمانبەرانی هەرێمی کوردستان بزانە خەلەکە لێرە یا لە ناوەند بۆی ئەو عزرێشیان نەمێنێ حکوومەتی ناوەند بۆ نەدانی موچە و دواکەوتنی. هەمووان نەزانن پێم وابێ کوردستان قەیرانی چینیە بە ناوی داراییەوە ئێتر دروستکراوە ئیقلیمیە دەوروبەرە ناوخۆیە تا ئێستا بۆ خەڵڕوون نەبووەوە هۆکاری ئەم قەیرانە ئەو مەودا دوورە چەند ساڵێک زیاتر سەر 10 ساڵ هۆکارەکەی چی. فەرمانبەران و خانەنشینان نیگەران لە سیناریۆی دووبارەی موچە خواردن کە دەسەڵات هەموو ساڵێک لە کۆتایی ساڵدا بە تۆمەتبارکردنی بەغداد ژمارەیەک موچە دابەش ناکات. ڕێکەوتنەکانی نێوان ئەولێر و بەغداد وەک خۆیان جێبەجێ ناکرێن و موچە خۆران تاو بێیوان و هیچ مانگێک لە وەرگرتنی موچە دڵنیانین. خەڵک هەموو غەمێکی بۆ بە موچە کەیت کەی دابەشەکرێت چۆن دابەشکرێت ئەگەر سیرکن ینی حکوومەتی هەرێم بەداخەوە ینی گونا حەبی بڵێ حکوومەتی هەرێم لەبەر تا ئێستا پلانێکی نییە موچەیەت لە ماوەی 3 ڕۆژ دابەشکرێت خۆی ئەگەر موچەش بەهاتایە و بە شێوەیەکی زۆر باش دابش کرایە و ئەم موچە بێ بە پلان دابش بکرێت هەفتە یەکەم کێوەریگوری هەفتەی دوم کێ بۆی جمونجوڵێکی گەورە لە بازارە دروست بێت بەڵام ئەمە وای کردو قەلەقێکی زۆر لە نێوان خەڵکا دروست بێت و تا ئێستاش بەداخەوە چارەنووسی 2 موچە دیار نییە. پێم وابێ لە بێ ئەمەلی و بێ هیوایەکی تاوا موچەخۆر لە هەرێمی کوردستانە هەیە ینی کۆتایی ساڵە نزیکەی ئەمە هێشتا گومانمانەیە موچەی مانگی دەوەرە بگرین تا بگات بۆی کە مانگ 11 و 12کە بەڕاستیەوە ساڵ تەواو بوو 2 موچەی هاوڵاتی هەرێمی کوردستان خوڕا و بە تایبەت چارەسەرێکی ڕوونیش نییە کە هاوڵاتی بزانێ و موچانەی وەرەگریا بۆ یەگەڕێنرێتەوە کە بە ناوی ئەمانەت ئیزە قسەی لەسەرەکرێت. لە ساڵی 2014 بەناو قەیرانی دارایی دواکەوتنی موچە بەرۆکی موچەخۆرانی هەرێمی کوردستانی گرتووە و هیچ موچەیەک لە کاتی خۆیدا دابش ناکرێت. هەموو ساڵێکیش دەسەڵات هەرێم 2-3 موچەی موچەخۆران دابش ناکات. ئەمە لە کاتێکدا حکوومەتی هەرێم بەردەوام نەوتی فرۆشت و مانگانەش سەدان ملیار دینار داهاتی ناوخۆیە بووە بەڵام هەمووی دەچێتە گیرفانی حیزب و کۆمپانیەکانی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.